دووبارە سڵاو ئاڵاخان لە شوێنەوە سایوتم تۆ باسی ئەوواکەیت لە چاپێکەوتنێک ئاڵی هەموو ساڵە لەگەڵ هاتنی بودجە ئێمە کۆمەڵێک شەڕەکەین کۆمەڵە بڕگەی تیاداهێن کە ئەیانەوێت تەنازول بە ئێمە بکەن بە کۆمەڵە بابەتی تر ئەتوانی پێم بڵی دیارترین ئەو تەنازولاتانی ئێوە کردوتانە چی بووە؟ جارێ ئەو شەڕی بودجەیە شتێکی زۆر تەبیعیە، یعنی من ئەمەیە باسیەوە بکە مەسەن لەم ڕۆژانە وتارێکم خوێنەوە هی هاوڕ برادێک نووسیوێتی پەرلەمانتارانی کورد یان وڵا بە تەحدید باسی کەرکووکەکە چیان کردووە با بێن باسی کەن بۆمان ئەگە کردویانە بۆ لەسەر ئێمە هەندێک شتەیەکین ئەوە واجبی خۆمانە ناکرێمە بینەوە دوایی بیفرۆشینەوە بە خەڵک بڵین وامان کردو ئەیدەی ئێمە لەوێین بۆ دووسێ مەوزوعی سەرەکی یەکێک لە مەوزوع سەرەکە کیەکان مەسەلەی بودجەیە ئەوەی ئێمە ئەیکەین بودجە و هات و چیتایە و 70% تەواوە و مەسەلەی نەوت و مەسەلەی پێشمەرگە و مەسەلەی فڵان و بودجەی مادەی 140 و ئەی لە شتەکانی تر بەشی کوردیتیایەتیانە ئەمە ئەرکی خۆمانە ئەمە بەشێکە لە ئەرکی پەرلەمانتار بە شێوەیەکی گشتی و پەرلەمانتاریانی کورد لە بەغا ئەو مەوزوعە کە من ئەڵێم تەنازول موساوەمەی پێ ئەکرێت پێی ناوترێت تەنازول بۆ نمونە هەموو ساڵێک بە تایبەتی لەم چەند ساڵانەی ئەخیر بڕگەیەک دێ لەسەر تەحدیدکردنی هەناردەی نەوت لە هەرێمی کوردستان کەڵێ دەبێ ئەوەن دەبێ ئەگەر ئەمەندە دەرنەکە ئەوە بۆ زەرەری هەر ڕۆژێک ئەوە یعنی کۆمەڵی ئەعبائی مالی وەکو عقوبەیەکە ئەیخەنە سەر هەرێمی کوردستان لە کاتێکە لە عێراقیشا زمانی هەناردەی نەوت بەو سنوورە بەستراوە بە کۆمەڵی عینی مەسائلی ئەمنی و بە کۆمەڵی مەسائلی ئیداریەوە بە بەرنامە ئێمە هەستمان کردو ئەو بڕگەیتیەکەن بۆی ئێمە کە داوامان کرد ئەو بڕگەی نەبێن ئاش بڵێن باشە لە بەرامبەر ئەوە ئێوەش ئەم بڕگەیە بۆ ئێمە دابنێن کە پەیوەندی بە مەسائلی خزمەت گوزاریەوە هەیە بەڵام بنەتیجە هەمووی پارەیە باشە بەڵام لە نووسینی بودجە لە ئەنجومەنی وەزیران کورد خۆی بەژار منەمێ بێمە سەر ئەو مۆزوعە خاڵێکی تر کە ئەیخەینە ناوی هەموو ساڵێک کە ئەوی ئەنی مالکی باسی ئەکاکەڵێ بودجەی استحقاقی پێشمەرگە لە 70% ئەوە لە ناو بودجەیە هەیە ومن پێشتریش لە چاوپێکەوتن و بەرنامی تراوتومە لە ناو بودجەی عێراق فەقەرەیەک هەیە دەڵێ سەرۆک وەزیرانی عێراق بە تەنسیق لەگەڵ حکوومەتی کوردستان بە تەنسیق لەگەڵ هەرێمی کوردستان یقوم بصرف استحقاقاتی پێشمەرگە لە تەچیز و تەسلیح و نازانم چی بڕگەیە لە ناو یاسای بودجە دەبێ حکوومەت جێبەجێ بکە ئەو مستحقاقاتانە سرف بکە ئەم پرۆژە یاسایە لە ئەنجومەنی وەزیرانەوە دێت ئەنجومەنی وەزیرانیش کوردی تایە زۆر جار ئێمە تووشی ئەو کێشەیە بووینە لەگەڵ وەزیر و جێگری وەزیر و بەرپرسەکانی کورد لەوێ کە هەندێشتی تایە پێشتر بۆ تاوتوێ نەکراوە بۆ قوبوڵتان کردووە بۆ لە ئەنجومەنی وەزیر زۆر جار شتێکە بەوتویانە وەزیرەکان لەوێ نەبوونە ئەو ڕۆژە دەنگی داوە کە ئەگەڕێنەوە سەر ئیمزاکان وایە زۆر جا وەزیرە کوردەکان ئیمزایان لەوێ نەبوون هەندێک جار یعنی ئینسان بۆ ئەوەی شتەکان بە وەکو خۆی باسکە و حەقی خۆی بداتێ ئاعتیرازیان گرتووە لە بەرامبەر ئیمزاکەیان کە تەوقیعیان کردو ئەڵێ بەڵام ئەو بڕگەی فلانی فلانە من ئاعتیرازم چکە بیرت نەچێ بن نەتیجە لە ناو ئەنجومەنی وەزیرانیش 4 کوردی تایە و بەردەوام غائیبیش هەیە بە 3 کورد ناتوانانی تۆ شتەکان بگۆڕی بەو ئیتیجاهی کە تۆ ئەتەوێ کە باقیاتی هەمووی وەزیری لایەنەکانی ترن بۆیە زۆر جار ئێمە ئەو خەلەلەمان هەیەوەکەن زۆر جار هەر منە ڕەنگە بیست بێتان لەسەر زاری زۆر پەرلەمانتارەکانی تر ئەوەتان بیستوە هیە گرتوش و کۆمەڵیش و گۆڕانیش کە تەنسیق و هەماهەنگێکی زۆر لاواز لە بینی ئێمە و لە بینی کورد لە ناو دەسەڵاتی جێبەجێکردن هەیە کۆبوونەوەمان نییە شتێک نییە ڕێکمان بخات جارجار یەکتریمان بینیەوە بەڵام یەکتریەکان یەکتر بینینەکان شتی ڕێکوپێک و موسەساتی نەبووە کە چی لەوێ ئەگوزەرێ ئێمە ئاگادار بین چی لای ئێمە ئەگوزەرێ ڕەبتی بەوانەوە هەیە ئەوان ئاگادارکەین زۆر باشە هەر لە چاپێکەوتنێک کە تۆ شارستانی بە دوژمنی پلەیەکی هەرێمی کوردستان ناوەبی هیچ بەڵگەیەکە هەیە لە سەرەما لە کێوان وتووە لە ڕۆژنامەیە کا چاپێکەوتنت کردووە لەی شارستانی دوژمنی هەرێمی کوردستانە نەخێر من شتی وام نەوتووە بەڵام شەهرستانی لە ناو شیعەیە یەکێکە لەوانەی دژایەتیەکی شخصی لەگەڵ هەرێمی کوردستان و کووردا هەیە هیچ بەڵگەیەکە هەیە بۆ ئەو دژایەتی شخصی لە بەڵێن لە بەرنامە و چاوپێکەوتن و لە ئەو بەرگانەیە کە ئەیخاتە ناو بودجەوە بۆمانی ئەنێرێت باشە بەڵام ینی زۆر جار ئەمانە بەپی دەستور و بەپی یاسا قساکەن بۆ نمونە شارستانی بەڵێ بەپی یاسا قساکە بەبی دەستور بۆ نمونە قساکەن
ینی بەپی دەستور ئەو پیاوە هیچ تەجاوزێکی دەستوری هیچ تەجاوزێکی قانونی هەیە بەرامبەر هەرێمی کوردستان بزانە ئەوە من ڕەنگە پێم باش بێت بە هەرێمی کوردستان خۆیان و پێشم وایە وەڵامیان داوەتەوە ئەشیدەنەوە لەسەر مەسلەی هەناردەینەوە تۆ گرێ بەست و شتەکە کێشەیەکی هەرە دیاری ئێمە بۆی بە ڕاشکاوی قسە بکەین لەگەڵ بەغدایە مەسلەی نەوتە لەناو ئەویشا مەسلەی گرێبەستەکانە لەناو بەدەر لە مەسلەی گرێبەستەکانیش مەسلەی هەناردەکردنی نەوتە و ئەوەی کە بەغا کوردستانی اتهام کردووە بەوەی کەوا داهاتی نەوت نانێردرێ هەمووی بۆ ناو ناوەند و دزیلی ئێوە وەڵامتان چییە بۆ ئەو تاوانبارکردنی بەغا ئەو تاوانانە ئەبێ بە بەڵگە جوابی بدرێتەوە ئێوە بەڵگەتانە ئەوە من ناتوانم ئەو بەڵگانە جواب دەمە ئەو حکوومەتی هەرێم دەبێت جوابی بداتەوە چونکە اقتصاد بەپێی دەستور لە ناو دەستی حکوومەتی ناوەندە بەڵام لە هەمان کاتە دەستور ڕێگەی داوە دەڵێ سەرواتی عێراق هی هەموو خەڵکی عێراقیە و ئەو ناوچانەی کە نەوتی تایە غازی تایە سەلاحیات دەدرێت بەو منتیقانە خۆی کە سەرپشک بن لە دەرهێنانی نەوت لە ئیستیسمارکردنی لە غاز لە هەموو مادە سروشتیەکانی تر چکە هەر غاز و نەوت نییە لە جنوبی عێراق فسفۆر و کۆمەڵی مەوادی تر هەیە کە زێبەقی سوور و زێبەقی تر و ئەمانە هەمووی ئەگەر ئیستیسمار بکرێت داهاتی زۆر گەورەی لی ئەبێتەوە بۆ عێراق دەستور ڕێگەی داوە بەڵام شارستانی پێوەی دیارە لە وتارەکانی کە ئەو ئەوێ بە شێوەیەکی زۆر تەواو کۆنتترۆلی مەسلەی نەوت هیچ لە دەست هەرێمی کوردستان نەبێ کە ئەمەش هەمومان نەزانین شارستانی یەکێکە لەو کەسانەی کە من پێم وایە ئەسڵ لەگەڵ بوونی کورد ینی بوونیەتە و بەم هەبوویەی ئیستای نییە چکە بیرت نەچێت لە ناو حکوومەتی عێراقیە خەڵکێک هەیە تا ئێستا ناوێ کورد ئەم کیانە گەورە بێ و پێش باشیش ئەزانێ کە یەکێک لە ینی چەسپاندنی زیاتری بنیاتی کورد و سەڵاتی کورد اقتصادە و لە ناو اقتصادیشا مەسلەی نەوتە بەڵام هەر لە ناو کوردستان خۆیە پەرلەمانتارانی کوردستان خۆشن گلەیی لە نەشەفافیەتی گرێبەستە نەوتیەکانەکرێت بەڵێ وایە بەڵێ وایە وەکو پێم وتی یەکێ لە کێشەکان کە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە بەڵگەوە بە شەفافیت جوابی بداتەوە بۆ نمونە یەکێک لەو شتانی کە ئێستا شارستانی شەڕمانەکات ئەو با بڵێن حەسەی نەوتەی هەناردەی نەوتەی کە لە کوردستان دەرچووە کە ئەوان بەغدایان لێ ئاگادار کردوێتەوە با بڵێن داهاتەکەی ئەبێ بچێتە سندوق حەفدا لە سەتی بێ بۆ هەرێم پاش ئەوەی کە بەغدا داوای کرد ئەو ڕقەمشتانە بنێرن بۆی کە کوردستانیش سوودمەند بێ لە پرۆژەی پترۆ دۆلار کە بۆ هەر بەرمیرێک دۆلار نەوت دۆلارێک بگەڕێتەوە بۆ ئەو شارە یا بۆ ئەو هەرێماوە لە بڕی 150 متر مکعب غازی سروشتی دیسان دۆلارێ بگەڕێتەوە حکوومەتی ناوەندی ئەڵێ ئەو ژمارەی کە تۆ ناردوتە بۆ پترۆ دۆلار کە نهاراردەی نەوتە زۆر زیاترە لەوەی کە تۆ بە ئەسڵی هێناوتە بۆ ناو سندوقی حکوومەتی ناوەند زیادەکەی کوانێ دەبێ حکوومەتی هەرێم لێرە جواب بداتەوە ئیشی من نییە من حکوومەت ئەگە بە بەڵگەوە هێنای خستیە بەردەستی حکوومەتی ناوەندی کە زیادەکە لە کۆیە بە دڵنیاییەوە دیفاعیلیەکەین و بە دڵنیایی و پشتیوانیەکەین بەڵام منمێ بە ڕاشکایی بڵێم ئێمە لە بەغدا نین بۆی دیفاع لە هەندێک شت بکەین کە نادروستە بۆ نمونە ڕەنگە هەندێک جارگلەی لە ئێمە کرێ ئێوە پشتیوانی لە بەرپرسێکی هەندێک بەرپرسی کورد لە بەغدا ناکەن بابەت تەحدید قسە بکەین یا لە ناو حکوومەتی ناوەندی ناکەن بەڕاستی ئێمە ئەمڕۆ پێیسمان بەوەیە لە هەموو کاتێک زیاتر ئەوەندە ئەدامان ڕێک و پێک بێ لە بەغا ئەوەندە خۆمان دوور بگرین لە مەسائلی پارە و گەندەڵی ئیداریش نەک تەنها گەندەڵی مادی بۆی بتوانین بە هەموو شێوەیەک ڕوبەڕووی بەرامبەرەکانمان ببینەوە مالکی هەمیشە بە پیاوە ناسراوە کە پیاوی مەلەفاتە مەلەفی لەسەر هەموو کەسێک هەیە مەلەفی هاشمی هەبوو هەتا ڕوبەڕووی کردەوە دڵنیا بن مەلەفی مقتەدای سەدریشی هەیە مەلەفی ئەوانی تریشی هەیە ڕەنگە کۆمەڵی مەلەفی لەگەڵ لەسەر هەندێک بەرپرسی کوردیش هەبێ لە ناو حکوومەتی ناوەندی من باسەکەم کە دەستیان هەبێ لە هەندێک گەندەڵی خەڵکی کوردستان ڕەنگە باشێکی بزانن کە ئەمڕۆ دوو قەزیە لە محکەمەی عێراقی هەیە لەسەر مەسلەی زینی نەوت تەهریبی نەوت کە هەموو هەردوو قەزیەکە کۆمەڵێ ئەفسەری باڵادەست و پایەداری ناو جەیشی عێراقی و ناو دەستگای مخابرات و ئیستیقرار عێراقی کوردن ئەوە قەزیەکەیان لە محکەمە و حاکمەکەشیان کووردە یعنی ڕەنگە مالکیش بەم مەلەفانە بێت ڕوبەڕوومان بێت جگە لە مەلەفی تەهریبی نەوت با بڵێن زینی نەوت لە چوو مەلەفێکی کەیە کە هات بێتە پەرلەمان لە نژری نەزاهەوە کوردی تایە
کە بووە بەهۆی هێن بۆ ئێوە من کێشە بۆ ئێوە بەتەواتی ئاگام لە هەموو شتەکان نییە، بەڵام هەندێ مەلەف هەیە بەرپرسی باڵای کورد ناویتیا هەیە لە زۆر مەسلەی تر تەنها تەهریبی نەوت نییە، هەندێکیان ڕەنگە پەیوەندی بە هەمووی وەکوتم گەندەڵی مادی نەبێ، ڕەنگ هەندێکیان گەندەڵی ئیداری و سوء استیخدامی ئەموالی دین بێت ئیدارەکەی و ئەم شتانە کەەوە چێتە بابێکی ترەوە، بەڵام هەیە لە وەزارەتی بەرگری و لە زۆر وەزارەتی تر مەلەفی بەرپرسی کورد هەیە بە گەندەڵیەوە، بەڵام ئەمە پێتەڵێم دوو ئەوەنە لە ناو حکوومەتا هەیە، ینی دوو ئەوەنە لە لای شیعە و سونە و وەزیر و بەرپرسەکان بۆی نەکسبێنێ ئەمە بۆ من، بەڵام من وەکو کوردێک پێم خۆش نییە بەرپرسی باڵای ئێمە لە بەغدا خۆیان تووشی مەلەفی گەندەڵی بکەن، بۆی ئاوا ئیبتیزاز نەکرین دوایی بەو مەلەفانە، چونکە ناچارە بین ئەگەر ئێمە مەلەفی بەرپرسێکی سونە یا شیعە بکەن ئەو شەڵێەوە تا تۆش ئەم کوردت ئەم مەلەفەی هەیە، ئەوەیە کێشەکە دەنا، ئەمە مانای ئەوە نییە ئەوان پاکن. عێراق ئەمڕۆ لە ناو مؤسسەی یان دەستگای شەفافەتی نێودەڵی دووەم دەوڵەتە لە گەندەڵیە، ئەو گەندەڵیەش مالکی و حکوومەتەکە هەمووی بەرپرسیارە لێ، چکە مالکی ڕئیس وزرایە، بەڵام هەر دام و دەستگای یا هەر بەشێک لە تیجارەتەوە لە سناعەتەوە لە نەوتەوە لە کارەباتەوە وەزیرێکی هەیە، ئەو گرێبەستانەی کارەبا ئەو هەموو فەسادەی لە وەزارەتی کارەبای عێراقەیە، ئەو هەموو فەسادەی لە دەستگا ئەمنیەکانە هەیە، ئەو هەموو بودجەیەی ساڵانە بۆ مەسائلی ئەمنی لە عێراقا سەرفەکرێ، بەڵام کوا وەزعی ئەمنی لە عێراقا تا ئێستا ئەو گۆڕانکاری باشەی بەخۆیەوە نەبینیوە. بەڵێ وەکو پەرلەمانەوەی ژوورەدەچوونێکتان نەکردو بۆ گەندەڵیانە کەسان بانگێژ نەکردو وەزیر لە ناو پەرلەمانە لیژنەیەکی تایبەتی نەزاهە هەیە، ئەو لیژنەیە پڕە لە مەلەفات، ئەو لیژنەیە هیچ هەدا ئێستا بەنیازیەوە نەبووە وەزیرێکی کورد بانکە نەخێر لیژنەکە خۆی بەنیاز نەبووە، دەنگۆی ئەوە هەبووە لە لیجانی تر کە بانگێشتی وەزیری کورد بکرێ، بەڵام وەکو نەزاهە وەکو مەلەفی نەزاهە بۆ وەزیری کورد تا ئێستا لە ناو لیژنەی نەزاهە وەزیرە کوردەکان ئەو لیژنانەی تر کێشەی چیان هەبوو لەگەڵ وەزیرە کوردان؟ ئەوە پەیوەندی بە ئیشی وەزارەتەکەی خۆیەوە هەیە، بۆ ینی مەسەلەی گەندەڵی نییە، احتیمالە وابێتن، بەڵام هەتا ئەو مەلەفانە یان تا بانگێشتەکە نەکرێت بۆم بیرت نەچێ هەندێک وەسیلە هەیە، خۆ تۆ ناکرێ یەکسەر ئەو وەزیرە بانکەیت و با بڵێن ئیتیهامی بکەیت، لە پێشا بانگیەکەی پرسیاری لێکرێ پرسیاری لێکرێ، دواتر ئەکەوێتە ژێر مسائلەکردن و اینجا دواتر ئەگەر پەرلەمان هەمووی قەناعەتی کرد لە جەلسەیەکا داوای سەرنەوەی متمانەی لێکرێ، بەڵام ئەو وەزیرانەی ئێمە بانکراون لە لیژنەکانە و پێم وایە لە ناو لیژنەکانە بڵێن ڕوونکردنەوەی تەواوی خۆیان یانداوە، بۆیە مەسەلەی بانگێشکردنیان بۆ پەرلەمان یان ئیسیجوابکردنیان نەکراوە تا ئێستا. لە دوای سەردانەکەی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆ ئەمریکا تۆ لێدوانێکت داوتێ مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان نەتوانێت پژگیری پێویست بۆ دەوڵەتی کوردی بەدەست بێنێ، ئەمە هەڵایەکی نایەوە لەگە پەرلەمانتارێکی پارتیە هەر لە پەرلەمانی عێراق کەوتنە لێدواندان دژی یەکتری و ڕەد و بەدەلێک، ئەو بە تۆڵێک کە قسەکانی تۆ هەمان قسە شۆڤێنیەکانە، تۆش داوای لەکەی کە بێدەنگ بێ لە بەرەوەی مەلەفی زۆرت هەیە لەسەر پەرلەمانتارەکانی پارتی و ناچارە بێ و مەلەفانە هەڵڵێتەوە. کاک ڕێبوار ئێمە بڕیارێکمان داوە کۆبنەوەیەکمان کردووە کە ئێمە ئیتر ئەو شەڕە ئیعلامە ئەگەر وای پێ ئەڵێن ئێوە ڕابگرین یا ئەو وەڵامدانەوەی یەکتری ڕابگرین، بۆیە من حەز ناکەم لەسەر ئەم بابەتە زۆر قسە بکەم، من تەنها ئەوە ئەڵێم کە بابەتێک لەسەر با بڵێن نەقدەکەی من بۆ سەردانەکەی سەرۆکی هەرێم بڵاو کرایەوە، من بە حەقی خۆمم زانی جوابی بدەمەوە، چکە لەوەیە ناڵێ ئەو قسەیە کەوتویەتی وانییە و نابێوا بڵێ بەوەندەی تەشهیرکردنە ئەوەندەی ناساندنی منە بە شێوەیەکی زۆر نانیشتیمانی و نانەتەوەی، بە تایبەتی لەسەر زاری ڕاوێژکاری سەرۆکی هەرێم کە بەڕاستی ینی من بەڕاشکایی وتومە کە ئەو پێشتر سەربەلایەنی ڕژێمی بەعس بووە، بە حەقی خۆمم زانی قسە بکەم، من پێم خۆش نەبووە پەرلەمانتارێکی پارتی بێتە سەرخەت و کۆمەڵی قسەی تر بکە، چونکە لە ڕاوێژکارێکی سەرۆکی هەرێم بەرامبەر من قسەکراوە، منیش وەڵامێکی خۆمی عامم هەبووە، دڵنیا بن وەڵامەکە ئەکرێ سێری کرد ناوی پارتیشم نەهێناوە، لە وەڵامەکەمە باسی ئەواکەم ئەوەڵێ وتاری ئێمە
یان ڕخنەکانی ئێمە حکوومەتی کوردستان ناشرینەکە من وتمە حکوومەتی کوردستان بە وتارە ناشرین نابێ ئەوەندەی ئەگەر گەندەڵی لە کوردستان هەبێ بیر و ڕای ئازاد نەبێ ئەمانە حکوومەتی هەرێم ناشرینەکە ئەمە جوابەکەی من بووە من پێم خۆش نەبووە پەرلەمانتارێکی تر بێتە سەرخەت و وەڵامداتەوە دڵنیا بلۆی من هەتا لە بە پەرلەمانتارەکانی ترم وتم بۆ ئەو برادرە وتیان ئەوە لە نەتیجەی وەڵامەکەی تۆ بوو ئەو قسانەی کردووە منیش وەڵامی ئەوم داوەتەوە بەڵام من بەڕاشکای پێتەڵم هیچ کاتێک حەزم نەکردووە ئەو ڕوبەڕۆ بێتەوە قسەیە بەرامبەر بنکراوە میش وەڵامی خۆمم داوەتەوە بەڵێ بە هەمەتوانی پێم بڵێ مەلەفانەی کە هەتە چییە؟ ناخێر بەڵام ئەوەیە ینی حەزەکەم خەڵکانێک باس لە مەسەلەی نەتەوایەتی و حەزەکەم خەڵکێک باسی کورتپەروەری بکە جارێ ئێمە خۆمان نەهاتوین بڵێن ئێمە زۆر کورتپەروەرین و منەوە ئاڵا تاالبانیم و لە بەغاوا ئەەکەم و ئەمەم کردەوە ئەستم پێم وایە هیچمان نەکردووە جارێ ئەوەندەی کە دەسەڵاتمان هەیە وەکو پەرلەمانتارێکی کورد کردومانە بە هاوکاری لەگەڵ هەموو لایەنێک لەگەڵ هەموو لایەنەکانی تر ڕەنگە کەم تەرخەمیشمان هەبوو بێ ڕەنگە لە هەندێک جار شتێکی شەبێ بەڵام حەقە یەکێک بێت تۆ پێت بڵێ کورتپەروەرە یا کوردی خۆشناوێ یا کورد ناشنەکە خەڵکێک بێ کە ئەوەندە لە ڕابردووە کورتپەروەر و ینی چۆنەڵی بە دوای مەسەلەکانی کورد بێت و ئەوەندە کورتپەروەر بوو بێت بۆی تۆ هەست بکەی ئەو لە چ مونتەڵەقێکەوە ئەو قسەیە بە تۆڵێ بەڵێ یعنی تۆڵی کەسانێک باسی کوردایەتی بکەن کەوا بوو بن ینی چۆن بوو بن ینی خەڵکێک بوو بێ لەگەڵ بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بوو بێ ینی خەڵکێک بوو بێ لەگەڵ بەعسانە بوو بێت ینی خەڵکێک بێت ڕەخنە لە تۆ بگرێ خۆی هیچ کاتێک دژی کورد کاری نەکرد بێ من تەنها ئەوەم پێ ناخۆشە بەڵێ کەواتەوانەی و ڕەخنانەیان گرت لە تۆ باسی ئەوەیان کرد کە قسەکانی تۆ لە قسەی شۆڤێنەکانە چوو تۆ پێ دوایە کەمانە لەگە بزوتن و ڕزگاری خوازی کوردانە بوون من وان ناڵێم و حەقیشم نییە بەڵام من بەش بە حاڵی خۆم ئەڵێم پێم خۆشە ئەوەی ڕەخنە لە منەگرێ کەسێک بێت ڕەخنەکەی بە ئاراستەی دڵسۆزی بێت نەک بە ئاراستەی تەشهیرکردن. بەڵێ ڕاوشکاری ڕاگەیاندنی سەر و شێرەمی کوردستان هەر لەسەر ئەو بابەتە پێش ئەو لێدوانی ئەو پەرلەمانتارە هێرشی گوتونی کردە سەر تۆ تۆش وەڵامت داوەتەوەڵی ئەوە ئێمە نین زیان بە دوا ڕۆژی میلەتی کورد بگەێنین بەڵکو گەندەڵیەکانی دەسەڵات و دزیکردن لە نەوت و داهاتی خەڵکە کاتە تۆکو پەرلەمانتارێدان بەوانەی کە دزیکردن لە نەوتا هەیە و گەندەڵی هەیە لە دەسەڵاتە و ئەو پەرلەمانی کوردستان تهدیدیەکات پەرلەمانی کوردستان باسی کردو کە ئەوان مەرجعی شەرعی ئەم هەرێمی کوردستانە یعنی ئەوان باسی ئەویان کردو کە دزیکردن هەیە لە نەوتا ئەوان پێ ئەڵێن شەفافیت نییە و هەناردەکردنی نەوت دەستکاریەکرێت ئەوە من نیمەوە پەرلەمانی کوردستانە کە شەرعەتی لەم میلەتەوە وەرگرتووە. بەڵێ باشە ئێوە وەکو نوێنەرانی خەڵکی کوردستان هیچ داوایەکتان لە پەرلەمانی کوردستان یان لە حتا لە حکومەت نەکردووە کە بەڵگەی پێویستان بخەنە بەردەست لەسەر مەسەلەی نەوت بە تایبەتی کە مەسەلێکی زۆر هەستیارە بۆی بتوانن لانی کەم جوابی شارستانی پێبنەوە؟ من پێم وایە دەرنەکردنی یاسای نەوت و غازیەکێ لە کێشە گەورەکانە کە زۆر لایەن نایەوێت ئەم یاسایە دەرکرێت. وەڵاهی لە ناو پەرلەمانە دووسێ جەبهە هەیە هەندێک ئەیانێ ینی دوای بیرمان نەچێ حەقی کورد خۆشیەتی هەموو کەسێکەوێت هەموو لایەکەوێت ئەو یاسایە بەو نەوە دەرچێکە لە مەسلحەتی خۆیەتی و ئەمەش حەقێکی طبیعیە. دائما مصلحتي أم طرفش دش بمصلحتي طرفك يتروستيتو يعني أجر كرد بيه يا سايكي نو تغاز درجة صلاحياتي تواو بدا بهريمي كردستان لقري بستكانه الدنيا بلوي كبران بركة قبولينية بهمان شيء ولا أنا كيتر أجر بيه اشتياق دركا تصلاة كاني إيه مكم كاته ولا مسألة نوتو استثمار وهنار دو درهناني نوتو غاز وامو من ما سرچاو سرشتي كانيتر قبولنا كينشكو ببي دستور باستحقاقي خمان نزاني بويا درنچوني أم ياسايتها استا أم كيشاني لي بوتوا بيديشمان نەچ ئەمە یەکێک لە کێشە قوڵەکانی بینی ئێمە و بەغدایە. باشە بەردەوام کاتێک کەسە قسەیەکە کە ڕەخنەیەکە گرێ باز لە ناشەفافێتی لایەنێک کایەک لە کایەکانەکە باسی واکرێکە لەنەم کەسە دڵ دژمنەکانمان پێخۆشەکە دژمنەکانی کورد لە بەغا کێیە؟ وەڵڵاهی ئەمە پرسیارێکی زۆر بەجێیە. ڕەنگە ئێمە وەکو هەندێک پەرلەمانتار بەردەوام لەگەڵ خۆمانە ئەمە بڵێنەوە بە تایبەتی چکە ئەم مەسەلەیە ڕۆژانە لە ئیشەکانی ناو پەرلەمانوان بە تایبەتی بۆ نمونە کە ئێمە ئەمانەوێ ئیمزا لەسەر شتێک کۆکەینەوە
کێ تەوقیعمان بۆکە کێ تەوقیعمان بۆ ناکە منیش ئەپرسم ئێستا لەم مەرحەلەیە کێن دوژمنەکانی کورد لە ناو حکوومەتی عێراق لە ناو عێراق و هەتا لە دەرەوە بۆ نمونە ئەگەر دوژمنەکانی کورد تورکیا ئێستا لە هەموو کاتێک زیاتر بەڕووی هەرێمی کوردستان کراوەتەوە بەرپرسە باڵاکانمان لە باشترین مستەوا ئیستیقبالەکرێن وەکو ڕئیس ئیستیقبالەکرێن کوردستان لەلایەن شەریکاتی تورکیەوە یعنی ئەوە کراوە یعنی کراوەیە بەڕووی شەریکات و ئیسیسماری تورکی و بازار و ئاڵوگۆڕی بازرگانی و هەموو ئەوانەی تر باشە تورکیا ئێستا دۆستمانە یا هێشتا هەرە و دوژمنەیە کە ئەسڵەن ڕۆژێک لە ڕۆژان قبولی نییە کورد ببێتە دەوڵەتی کوردیان کورد لەمە زیاتری هەبێ ڕەنگە حەسکا کورد هەر ئەمە بێ و ئەو ئیسیفادە لە سەرچاوی لە ئیسیسمار و لە بە بازارێکی باشی بۆ خۆی بزانێ من نازانم منم پرسیارە ئیکەم ئێران دوژمنمانە یا ئێران ئەو دۆستەمانە کە دیسانەوە ئاڵوگۆڕێکی بازرگانی زەخمی هەیە لەگەڵمانە و سەرکردەکانمان و قیادەکانمان ئەچن و سەفیری ئێرانی هەموو ڕۆژێ لە لای ئێمەیاننا بینە ناو عێراقەوە ناو عێراق ئەگەر لە من بپرسی وەکو کەرکوب من نەزام کێ دژایەتی کوردەکە بەڵام سەرکردەکانی ئەوانەی دژایەتی کوردەکەن هەموو ڕۆژێ لەگەڵ بەرپرسەکانی ئێمە کۆ ئەبنەوە و ئیتیفاقەکەن و وەرەقە ئیمزا ئەکەن و زۆر ڕێکن و ئیتیفاقیە ئەکرێت و کۆمەڵێ شت ئەکرێ ئەی باشە ئەمانە دێنە کوردستان ئیستیقبالەکرێن کەمە طبعاً شتی طبیعیە من ناڵێم ئیستیقبال نەکرێن بەعکسەوە سیاسەت ئەمەیە ئەمانە ڤێلایان بۆ ئەکڕێ لە کوردستان و سیاری درعیان بۆ ئەکڕێت لە کە ئەڵێم ئەمە هەموو قیادەی کوردی ئەڵێم تهدیدی ناکەم جهتێکی معەن باشە واوە اتفاقمان کرد و کۆبوونەوەکانمان زۆر باش بوو ئەمانە ئەی باشە ئیسە ئێمە کێن ئەوانەی کە ئەگەر ئێمە یەک تۆز قسە بکەین ئیتیهامەکرین بەوەی ئێوە دڵی دوژمنەکانمانتان خۆش کردووە یعنی من سامەیە بزانام دوژمنەکانی کورد لە بەغا کێیە ئەوەی تۆ لەوێ لەگەڵمایە لە پەرلەمان هەمووی ڕۆژانە لەگەڵ قیادەی سیاسی کورد لە بەغدا و لە هەولێر کۆ ئەبنەوە و دائنیشن و ڕێککەوتنامە ئیمزاکەن ئیسە ئەمانە دۆستمانن یا دوژمنمانن من زۆر باشە زانم کە ئەگەر ئێستا پرۆژەی سەرۆک کۆمار کە نردویەتی یان ببوورە پێشنیارەکەی سەرۆک کۆمار بۆ گەڕانەوەی وەحدە ئیداریەکان بۆ گەڕانەوەی یەکە ئیداریەکانی دابڕاوە لەسەر پارێزگای کەرکووک کە چەمچەماڵ و کەلار و بێتە لە ناو پەرلەمانایە لە ناو لیژنەی یاسایە ئێستا بیهێنە ناو پەرلەمان دەنگمان بۆ نادەن ئەیتر نازانم دوژمنەکان و دۆستەکانمان کامانن کە ئێمە قسەیەکەکەین پێمانەڵێن وا مەڵێن چکە دوژمن پێمان خۆشە بێت ئەنی تۆ هەوەستە ئەوەی ئێمە یا دوژمنمان نییە یان هەمووی هەر دوژمنوانە نەخێوان نییە لە سیاسە تا شتێک نییە ئەمە زۆر دوژمنمە بەڵێ ئێمە دەمێکە وتومانە خەڵکانێک هەیە ئەتوانی هاوپەیمانی لەگەڵ بکەیت خەڵکانێک هەیە ئەمڕۆ من وەکو پەرلەمان هیچ نەبێ قساکەم بە تەجروبە ئیسپات بووە کە ئێمە لە هاوپەیمانیەتەکەمان کۆمەڵی یاسامان تێپەڕاندووە کۆمەڵی بڕیارمان تێپەڕاندووە کۆمەڵی کاری هاوبەشمان کردووە لە بەرژەوەندی ئێمە بووە حتمما لە بەرژەوەندی ئەوانیش بووە هەندێ لایەن هەیە ناتوان بڵێم یەک کوتلەی معەن یان بە بەڕشکایتر بڵێن بۆ مەڵ کۆمەڵی لایەن هەیە هەندێ لایەنێ لە ناو العێراقیە بالتەحدید لە ناو سونەکان ئەوانە هیچ کاتێک هیچ وەختێک نە لەگەڵ ئێمن نە لەگەڵ داواکانمانە نەشتێکی کورد ئیمزا ئەکەن ئەمانە نازانم تر من لای من ئەمانە ئەوانن کەوا دژایەتی ئێمەیان کردووە ڕەنگە گۆڕانکاری بێ بۆ نمونە کەسێکی وەکو نوجێفی لە دەورەی پێشوە یەکێک بوو لەوانەی هەمیشە بەرامبەر هەموو شتەکانی ئێمە ئەوەستایەوە ئێستا نوجێفی گۆڕانکاریەک هەیە ئەگەر 100% نەبێ لە هەڵسوکەوتی بەرامبەر شتەکانی کورد هەروە ئەمە لە مەسلەی پارێزگای مووسڵیش ڕەنگی داوەتەوە کە ئەو توندوتیژیە کەم بۆتەوە بەڵام هەندێک لایەن هەیە نەخێر بەڵام هەندێک لایەنی تر هەیە ئەکرێ قسەی لەگەڵ بکرێ ئەگەڕێ لەگەڵی دابنیشین بەڵام بەڕاستی ئەوەی کە ئیتر ئێمە ئەمە هەمووی دوژمنی ئێمەیە بەو شێوەیە نییە باش کاتی بەرنامەکەم بەرەو کۆتایی ئەڕادووە پرسیارە لێ یەکەم کا بە کورتی وەڵام بەرەوە ئەگەر ئاڵا تاڵەبانی خوشکەزای جەلال تاڵەبانی سەرۆک کۆماری عێراق نەبووایە بە قەنەعەتی خۆت ئەبوویتە ئەندام پەرلەمان من بە ڕاشکایی پێتەڵێم من جاری یەکەم کە تەرشیح کراوم بۆی ببم بە ئەندامی پەرلەمان جەنابی کاکنەوشیروان مستەفا منی تەرشیح کردووە و جاری دووەمیش کە دانراومەتەوە لە بەسەر ئەساسی راپۆرتێک دانراومەتەوە کە تەقیمی ئەدائی پەرلەمانتارەکانی یەکێتی کراوە لە بەغا من یەکێک بوومە لەو پەرلەمانتارانەی تەقیمەکەم زۆر ئیجابی بووە و داوا لە مەکتەبی سیاسی یەکێتی کراوە لەبەر ئاکتیڤ بوونم جارێکی تر ببمەوە بە ئەندام پەرلەمان
زۆر باش ئاوا تاالبانی بڕێردەری لیستی هاوپەیمانی کوردستان لە پەرلەمانی عێراق زۆر سپاس بۆ ئامادەبوونت. زۆر سپاس بۆ ئێوە سپاس دەکەم. بەڕێزان بۆ سەرنج و تێبینێگەتوان لە ڕێگەی ئیمەڵادرسی بەڕاشکاوی @nrttv.com پەیوەندیمان پێوە بکەن تا هەفتەی ئایندە و بەڕاشکاویەکی تر هەموو لایەکتان لە خۆشییا بن. دەست خۆشان.